مەشروعی مهرەبانی مەشروعەکی بزنس نییە، لۆ پەیداکردنی پارەی نییە، لۆ ئیشکردنیش نییە دەرێ ئیشێ دەکەم. ئەوانە لاوەچینە نەوە و ئیشەیدا، بەڵکو عائیلەی گەورەینە. ئەمە هەمومان خزمەتکاری شاری هەولێرێ و خزمەتکاری کوردستان و خزمەتکارین تاوەکو خوای لە خۆمان ڕازی بکەین. ئەسڵی بوونمان لە ژیاندا خوای گەورە ئەمەی کردیتە خەلیفەک لەسەر ئەرزی تاوەکو زەوی ئاوەدان بکەینەوە. هەمومان پێکەوە هاتینە، خاڵی هاوبەشمان ئەوەیە کەوا بێکەوە ئیشێکی جوان بکەین، خزمەتی هەمووان بکەین. هی هەموانین لە بۆ هەموانین بە بێ جیاوازی لە ڕووی تەمەن، ڕەگەز، بۆچوونی سیاسی، ئایدیا، فکر، ئەمە خزمەت دەکەین. مهرەبانی خزمەتی هەمووان دەکاتن. دەمانەوێت شتێکی جیاوازتر پێشکەش بکەین. شان بەشانی نەخۆشخانە حکومی و تایبەتەکان خزمەتە چیتکە پێشکەش بکەین کە خزمەتی مهرەبانی لە کەرتی تەندروستی دەمانەوێتن جوانتری بکەین، باشتری بکەین، چاکتری بکەین، خێری تێدا بکەین. کە دەرین خێری تێدا بکەین مانای ئەوە نیە بەس ئەمە خێرێ دەکەین، خەڵکی کەش خێرێ دەکا. ئەمە لۆ خۆمان ئەلێرکانەدا خێرێ دەکەین. ئەو خائانەی خڕمان کردیتەوە خزمەت، خێر، خۆشی، خزمەتی هەمووان دەکەین، خێرێ دەکەین، خۆشی دەبەخشینەوە، دەستی لای کولەی بەخەندا بە خەڵکی دەرینەوە، تاوەکو ئەو خاء مقدسانەی کە لەکرمانە ڕەزامەندی خوای گەورە بەدەست ببینین، تاوەکو ئەو خێنەی کە کردیتمان خزمەتکردنی خێزانە لەکنەمان، خزمەتکردنی خۆمانە، یعنی وەکو تاکەک، یعنی خوا، خوێندن، خێرزان، ئەوانە لەکنەما ئەو خائانە گرنگ بووینە لە ژیاندا. لێیە کە ئەمە وەکو عائیلەی گەورە دێن خزمەتێکی جوان دەکەین. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.